جيرانها بلسانها عزيزي دراوسيكي دا کۆبوونەوەیەکی فراوانی گەنجان و لاوانی هەڵەبجەیە سازکراوە بۆ بانگخواز مامۆستا دلەرگەرمیانی و عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کۆمەڵ تا ڕوون بکرێتەوە گەنجان و لاوان دەتوانن گۆڕانکاری گەورە بکەن. پشتیوان بەخوای گەورە ئەگەر کۆمەڵ شایست نوێنەری باشی هەبێت چ لە پەرلەمانی کوردستان چ لە ئەنجومەی نوێنەرانی عێراق یەکێک لە پرۆژە هەمیشەیەکانمان داکۆکیە لە گەنج و پرۆژەیە بۆ گەنجان بۆی لانی کەم بە تایبەت ئەو زایرێکی ئەوەی کە ئێستا زۆر کێشەی گەنجانە کێشەی بێکاری بەرەو چارەسەر بڕۆ. گەنجان و لاوانی جەخت لە گرنگی بەشداریان لە هەڵبژاردن و دەنگدان بە کەسانی شایستە و جێی متمانە دەکەنەوە کە لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری خاوەنی ژمارەیە کاندیدی شایستە و بەتوانایە و هاوشەوەی نوێنەرەکانی ڕابردوویان بەرگری سەرسەختی مافیەوان دەبن. من وەکو گەنجێک ئەمڕۆ هاتووم کە هۆشیارانە گەنجان ئاگادار بکەمەوە کە لە ڕۆژی 11 دەنگ بدەن بە لیستی 285 بۆ دەنگدان بە ئەو کەسانەی کە باوەڕ پێکراون و هەروەها دەست پاکن. گەنجان بە کوڕان و کچانەوە لە کاتی هەڵبژاردنەکانە پێویستە توانای گۆڕانکاریان هەیە پێویستە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگدان بە کەسی شایستە و بۆ لیستە و بۆ کەسانی کە دەستپاکن و کەسی گونجاو و ئەمین هەڵبژێرن. پێویستە گەنجان بەشداری دەنگدانەکان بکەن و بێگومان دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن چونکە بەڕاستی کۆمەڵ توانیوێتی ئەگەر بە گۆڕانکاریی کەمیش بتوانێت بەشدار بێت لە بەرەو پێشبردنی گەنجان بتوانێت کە هەلی کار بۆ گەنج بگوزێرێنێت بێگومان کاندیدانی کۆمەڵیش کەسی دەستپاک و کەسی ئەمینن کە بتوانین متمانی خۆمانیان پێ ببەخشین. سەنتەری پەرەپێدانی لاوان پەیام لەگەڵ ڕاستی گەنجان و لاوان دەکات و دەڵێت گەنجان داینەوەی گۆڕانکارین و دەتوانن لە کاتی هەڵبژاردن بە دەنگەکانیان کەسانی شایستە بنێرنە پەرلەمان. وەک سنتەری پەرەپێدانی لاوان داوا لە گەنجانەکەین کە 11 ڕۆژی دەنگدانە بچنە سەر سنووقەکانی دەنگدان دەنگ و متمانی خۆیان بەخشنە ئەو کاندیدانەی کە لە پەرلەمان کاریان کردو لە ڕابردۆ لە داهاتووشە کاریان بۆ بکەنەوە لیستی کۆمەڵی دادگەری لیستی 285 چونکە گەنجان لە وڵاتە لە هەموو شتێک مەحرومن ینی گەنجانی ئەم وڵاتە لە هەموو شتێک مەحرومن هیچ شتێککردنی ئەوەی گەنجان دڵی پێخۆشکەن بۆیە داواکارین گەنجان چیتر بەو پڕوپاگەندانەی کە لایەنەکانی دەسەڵات لە ڕابردووە کردویانە چیتر نەخەڵەتێن ئەم جارە دەنگ و متمانەی خۆیان بدەن بە نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان. گەنجان لە هەرێمی کوردستان و توێژن کە پەراویست خراون و ئاوریان لێ نادرێتەوە. دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم 22 ساڵ لە سەراستی عێراقیش نەیانتوانی ویچیان بۆ بکەن. بۆیە کۆمەڵ دەڵێت لە ڕۆژی 11 گەنجان دەتوانن بە دەنگەکانیان گۆڕانکاری بکەن و کەسانی شیاو بکەن بە نوێنەری خۆیان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.